جەنابی سەرۆک بۆ چوونتان لەسەر هەڵوێستی ئەمریکا چیە بەتایبەت شەوی ڕابردووش کوتیان کە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کوتوویەتی کە ڕای بگرن ئەو ڕاپرسیە و هێندێک پێشنیازیان داوە بە ئێوە هەڵوێستی جەنابەت چییە؟ وڵای مە هەڵوێستی خۆمان ڕوبەڕوو بە نوێنەرانی ئەمریکامان گوتووە جێی سەرسوورمانە بوو ئێمە ئەم هەڵوێستی ئەمریکا و ئێمە تێش ناگەین ئێمە چ تاوانێکمان کردووە تاکو ئەمریکا ئێمە داوای مافی خۆمان کردو ملەتێکە تعبیر لە ڕێی خۆیان کۆت ئەمانە تاوانە و نەهیچ لەبەرەوە ئێمە ئەم هەڵوێستە بە هەڵوێستێکی غەریبە زانین بەڕاستی باس لەوە دەکرێت کە پێشنیارێکیشیان داوە بە ئێوە چییە ئەو پێشنیارە؟ بەڵێ زۆر ئەفکار هاتووە و پێشنیار هاتووە بەڵام هیچی جێ ڕەفراندوم ناگریتە ئەو پێشنیارە جێگرەوەی کە باسی دەکەن ئێوە وەڵامتان داونەوە بە شێوەی ڕسمی فەرمی بە ئەمریکا کە دەتانەوێت چی بکەن؟ ڕەفراندوم کوتایی دنیا نییە مفاوەزاتی جدی دوای ڕەفراندوم دەست پێ دەکات ئەوان ئەڵێن نەخێر ڕەفراندوم نەکەن وەرن ئێستا گفتوگو بکەن گفتوگو لەسەر چی؟ تۆ ڕەفراندوم ڕەفز بکەی معنە ئەوەیە باوەریت بە هیچ شتێکی تر نییە پاشان مشکلە لەگەڵ بەغداوە خو لەگەڵ ئەمریکا و لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی نییە ئێمەمانەوی لەگەڵ بەغدا بگەینە تەفاهم کۆمەڵگای نێودەوڵەتی و ئەمریکا زەمانەتی ئەو ڕێککەوتنە بکەن بەغدا ئەڵێ نە ئێستا و نە لە ئایندەش ئێمە ڕەفراندوم قبول نییە مادەم ڕەفراندوم نە ئێستا و نە لە ئایندە قبول نییە ئێمەش نە ئێستا و نە لە ئایندەش پۆشکوی ئەوانمان قبول نییە باسی ئەمریکات کرد ئێوە هیچ هەوڵێکتان داوە کە ڕای ئەوان بگۆڕن زۆر هەوڵماندەوە پێشمان گوتوون ئەو هەموو مەتحی پێشمەرگە و کوردستان و ئەوەمانەزانی ئەمریکا دێ پاداشتی ئەو هەموو قوربانی دانەی پێشمەرگە و کوردستان و ئەواداتەوە چ گوناحێکمان هەیە چ گوناحێکمان کردووە بڵێن ئێمە دەمانەوەی سەر بەخوبین وەرن بۆ گفتوگو بکەین چون ئێمە بگەینەوە هەدەفە نەخێر نابی ئەمە بکەی نابی ڕەفراندوم بکەی اینجا وەرە گفتوگو بکە چ زەمانەتێک هەیە و گفتوگو ئەمە 14 ساڵ ئەمریکان بەزمە بە ئێمە دەکات ئەمە تەجیل بکە و ئەمە لەبەر خۆتری ئێمە و 14 ساڵ ئەم بەزمە ئەمریکا بە ئێمە دەکات لە بەرامبەر ئەمریکادا رووسیا هیچ پشتیوانێکی کردووە ئەو دروستە؟ وەڵڵا هەڵوێستی رووسیا زۆر زۆر مشەڕەفە پشتیوانی کردو لە ناڵێن پشتیوانی بەڵام دژایەتی نەکردووە زۆر فەرقە هەڵوێستی رووسیا یعنی بەو شتانێک کە دەیفەرمونون ئێوە هەر سوورن لەسەر بەڕێوەچوونی ئێمە سوورین لەسەر ڕەفراندوم بەڵام ئێمە کراوەین دوای ڕەفراندوم هەر شتێک پێویست بی بە ئەجندایەکی کراوە ئێمە حاضرین گفتوگو بکەین ئەگەر تەفەهمی نەکەن خیار من کە بینی دوو خیار بڕوای ملەتەکەم و ڕازیبوونی دەرەوە من بڕوای ملەتەکەم هەڵە بژێرم یەکەم جۆر ئەمریکا و ئەوروپا هەموو پێیان وە بوو ئێمە وەکو کارتێکی فشار ئەم مەسەلەی ڕەفراندوم و سەربەخۆی بەکاردین هەندێک جار دەیانگو قەیرانی ناوخۆیان هەیە دەیانەوێت لەو قەیرانە دەرباز بن بە هەند وەریان نەگرت هەرچی محاولەمان کرد دوایە کە بینیان تۆزێک جدیەتە وان تەسەورە کرد لە ناو خۆماندا تەبانین لە ناو خۆمان تێکە چی مۆزای ئەوان بۆ خۆیان ماندوو نەکەن نەخێر لە ناو خۆمان پەرلەمان کارا کرایەوە ئەوەی دوێنێ لە سلەیمانی بینیت یعنی شتێکی خارجی تەوەقعاتی هەموو کەس بوو لە دهۆک لە سووران ئەوەی سبەینی ئینشاڵڵا لە هەولێر ئەمە خواستی میلەتە حزبێک یان شەخصێک بچی لەوێ قسەیەکیان بوو بکە یا پەیامێکی تریان پێ بدە کۆکی ئەسووتێ لەبەر پێ ئەم جەماوەرە هەر هەلا دەبی لە دوای ڕێفراندۆمدا ئێوە دەتان هەوێ وەک ئەو جۆرەی کە لە وتارەکانتاندا لەنێو خەڵک لایەنگرانی ڕێفراندۆمدا کوتوتانە دەتان هەوێ کە سربەخۆیی ڕابگەێنن لە چ ماوەیەکدا یعنی دوای ڕێفراندۆم ئێمە توانین ئەو ئەجەندە کراوەیە کە باسم کرد ئێمە توانین لەگەڵ بەغدا و بە چاودێری کۆمەڵگای نێودەوڵەتی لەسەر کاتی ئەوە لەسەر سنوور لەسەر ناوت لەسەر غاز لەسەر ئاو لەسەر هەموو مەسایلێک بگەینە ڕێککەوتنێکی تەواو ببینە دوو جیرانی زۆر هاوکاری یەکتری و هیچ گرفتێک نەمینی لە بینمان بۆ ئەمە ئەگەر ساڵێک حتا 2 ساڵیش پێویست بوو ئێمە توانین یەکێک لەو شتانێک کە باز دەکرێت و نیگەرانی بە تایبەت ئەمریکاشی لە دووەوەی ئەوەیە کە دەڵێ تەئسیر دەکاتە سەر شەڕی داعش هیچ وان نییە بەعکسەوە هیچ وان نییە و ئەمە بەهانەیە پێتان وایە کە ئێوە یعنی ئەگەر ڕێفراندۆم بکرێ وەزعی شەڕی داعش و هاوکاری پێشمەرگە و عسکەری عێراق چی لێدێتەوە ئێمە بە شەهادی هەموو دنیا
پێشمەرگە ستۆرەی داعشی شکاند چەند بە حەماسەوە شەڕی داعشیان کرد دوای ڕەفراندوم زیاتر بە حەماسەوە شەڕی داعشە کرد هیچ وانە ئەمە بەس پێتان وانییە کە ئەو دوای ڕەفراندۆم ڕەنگە کەلێنێک بکەوێتە نێوان پێشمەرگە و عسکەری عێراق و ئەو هاوکاریەتێک بچێت بۆ لێدانی داعش لەلایەن ئێمەوە نۆبی ئەگەر ئەوەن کردیان ئەوە عاید بە خۆیان مەسلەیەکی دیکە کە زۆر باز دەکرێت جغرافیای کوردستانە کە کوردستان بە نوعێک داخراوە ڕێگای بە دەریانیە و بە شێوەیەکە کە پێویستی بە خاچی ئێران و تورکیە دەبێت ئێران و تورکی هەردووچیان ناڕازین بۆ ئەو مەسلەیە چ شتێک بۆ چونتان چییە؟ کاتیەوە هاتووەی تر بەس بێمە ئەسیری پلانی سایکس بیکو بین و سنووری سایکس بیکو حلفی ناتۆ حلفی سنتو عفو سعدآباد و لوزان و ڕاستە ئێمە لەو جوگرافیەوان بەڵام ئێستاش ساڵەکانی شەستەکان و هەفتەکان ئەوانە نییە لەگەڵ ئەوەش کاتیەوە هاتووەی تر بڵێن ئێمە بیبڕیۆ لە چارەنووسی خۆمان دەین ئێمە چیتر قبول ناکەین خەڵکی تر بۆ ئێمە نەخشە بکێشی ئەبی چ بکەین و ئەبی چۆن بین ئەگەر لەسەرەوە بشمرین ئێمە حاضرین لەسەر هەڵوێستی دراوسێکان ئێران و بەتایبەت تورکیە تۆزێک هەڵوێستی تونتریشی هەیە بەتایبەت ئاڵوێری بازرگانی و نەوتی کوردستان پێویستە بە تورکیەدا بڕۆ بە باوەڕی ئێوە ئەو ڕێفراندۆمە چ تەئسیری دەکاتە سەر نێوانی ئێوە و تورکیە تەمە ناکەین و هەوڵی شەدەین کە هیچ تەئسیرێک نەکات بەڵام ئێمە تهدید قبول ناکەین زۆر بە سەراحەت حەزەکەم ئەم پەیامە بۆ هەموو مەسئولەکانی تورکیا زمانی تهدید لەگەڵ ئێمە بەکارنین چونکە قبولی ناکەین ئێرانیش بە شێوەیەک هەر تهدید بە هەمان شت زمانی تهدید لە یەک دەوڵەت لە یەک کەس قبول ناکەین چمان کردەوە ئەڵێ ملەتێکی ئەڵێ بۆ ئێمە دەمانەوەی سەر بەخۆ بین فەرموو وەرن پێمان بڵێن لێمان بپرسن هەری بووە دەڵێن هەرێ بۆ چی وای کرد کە ئێوە ئەم داوایە بکەن چتان دەوێ لە جۆتەوەی تهدیدمان بکەن و نابی ئێمەش دەیکەین بۆ بینی بۆ دەمانکەن نیگەرانی ئەوان زیاتر جنابی سەرۆک لەسەر ئەوەیە کە بۆ خۆیان کوردیان هەیە و دەترسێن شتێکی ئاوا ویستێکی وا لە ناو کوردی ئەوانش دەساز ئێوە چ شتێکتان هەیە بیڵەن بۆی کە ئەو ویستە لە ناو کوردی پارچەکانی دیکە ئەمە حەقیقەتێکە نەتەوەیەکە بەناوی نەتەوەی کورد دابەش کرەوە بەبێ ڕەغبەتی خۆی لە هەر پارچەی خصوصیەتێک دروست بووە ئەمە لە پارچەی بڵێنی باشووری یا کە هەندێک جار پێڵین کوردستانی عێراق ئەم وەزع هاتووتە پێش لە پارچەکانی تر ئێمە تەرجیعیانەکەین بە پێ خصوصیەتی خۆیان لەگەڵ دەوڵەتەکانی خۆیان ڕێبکەون بە ئاشتی ئێمەش حەزەکەین بە ئاشتی بەڵام ئەمە جیاوازە ئەمە عیلاقەی بە وەزعی کوردستانی عێراقەوە هەیە بگەڕێنەوە سەر کوردستانی عێراق ئەوەی کە جەنابەت لە وتارەکان تا باسی دەکەی مەسلەی سنوورەکان دێتە پێشەی لەگەڵ بەغدا بۆ دیاریکردنی ئەو سنوورانێکی ئێوە داوای دەکەن بەغدا قبوڵینیانکە چۆن ئەوە چارەسەر دەکەن نە ڕفراندوم سنوور تهدید دەکات ناو سنوورەی کە بەغداش پێی وە سنووری کوردستانە کە خەتی تەماس بۆ بینی پێشمەرگە و سوپای عێراق لە زمانی سەدام تا ڕۆژی 9 نیسان بوو 6 نیسانی 2003 نە ئەوە سنووری کوردستانە ئێمە بە گفتوگو سنوورەکە تهدید دەکەین ئەگەر ئەو گفتوگۆیە بە ئەنجام نەگەیشت وەڵا اینجا بزانی چه دەبێ بزانم ئێستا ناتوانم پێش ڕووداوەکان بکەوم مۆزوعێکی دیکە کە هەیە هێندێک کەس دەڵێن ئەوە باز دەکرێت بەتایبەت لە تەنانەت ڕاگەیاندنی دەرەوەشدا کە ئەگەری ئەوە هەیە یا بیری ئەوە لە لای جەنابتان هەیە کە کوردستانی یا بڵین ڕۆژ ئاوا لەگەڵ باشوور تێکەڵ بکەنەوە بەنەوەیەک قەرەبووی ئەو سنوورانە بکەنەوە کە ئێران و تورکیایان هەیە دایخەن شتێکی وا هەیە هیچ ئەسڵ ئەساسی نیە آخر قسەی ئێوە چییە لەسەر ڕێفراندۆم ئایا هیچ ئێمە ڕفراندۆمەکەین دوای ڕفراندۆم وەرن گفتوگو دەکەین کراوەین بە ئەجندایەکی کراوە بە دڵ و مێشکێکی کراوەش پێتان وایە ئەو کەسانەی کە یا ئەو هێزانەی کە بەتایبەت گۆڕان و دوو هێز هەن کۆمەڵی ئیسلامی کە بەشداری ناکەن چ شتێکت بۆ ئەوان هەیە پێتان وایە چەندە پاساوی هەیە ئەو هۆیانەی کە ئەوان دەهێننەوە بۆ بەشداری نەکردن وەڵام پێم خۆشە هەموو بێن بەشدار بن بەڵام بەڕاستی جەماوەری کوردستان تەجاوزی حیزبەکانی کردووە ئەمە بووتە مەسەلەی ملەت و جەماوەر و
تر حزبەکان ئەوەی نەهێب بەجێ دەمێنی. یەکێک لە مۆزوعەکانی دیکە ئەوەیە بەغدا بە تایبەت لەحن و شێوازی قسەکردنیان گۆڕاوە ڕەنگە بڵم سێ حوتوو لەمەوبەر بە جۆرێکی دیکە قسان دەکرد نەرمتر ئێستا تۆزێک دشتر قسە دەکەن. ئەوانیش گوێ لە وتەبێژی خارجی ئەمریکا دەگرن یا لە نوێنەری ئەمریکا دەگرن یا تند بوو ئەوەنیش تندە بن ئەو سست بوو ئەوەنیش سستە بن.